السلام عليكم ورحمة الله وبركاته. برایان خۆشەویستان، ئێستا لەگەڵتان ئەبین لە سەعاتی 9 دەست ئەکەین بە هەندێک باسکردن لەسەر کۆرۆنا ڤایرس یا کۆڤید-19 و بەرگری جەستە بەرامبەر ئەم نەخۆشینە. تۆزێ سەعات 9 ڕێک دەست ئەکەین بەو باسکردنی هەندێک زانیاری لەسەر بەرگری جەستە سەبارەت بە کۆڤید-19 یان سارس-کۆڤ-2 ڤایرسی سارس-کۆڤ-2. عليكم السلام ورحمة الله كاكيا من بەداخەوە ئێستا لە کوردستان ژمارەی توشبووان زیادی کردووە. ئومێدەوارین بەم زوانە ئینشاڵڵا کەم بێتەوە و خەڵکی ڕەچاوی ئەو ڕێنمایە تەندروستیانە بکە کە ئەبێتە هۆکار بۆ کەمکردنەوەی ئەم جۆرە نەخۆشیە، ئەم جۆرە پەتایە. باشە برام، دەسەکەین بە باسکردنەکەمان. Coronavirus disease 2019 یان COVID-19 وشەکە لەوە هاتووە نەخۆشی کۆرۆنا ڤایرسی 2019 یعنی لە دیسەمبەری 2019 لە چاینا یەکەم جار ڕوویدا و ناوی ڤایرسەکە ژنرا بە SARS-CoV-2 یعنی Severe Acute Respiratory Syndrome Coronavirus 2. ئەمە هۆکاری نەخۆشی کۆڤید-19ە. هۆکارەکەی ژەگەر بیکەینە کوردی پێوترێ کۆرۆنا ڤایرسی نەخۆشی قورسی کوت و پڕی هەناسەدانی ژمارە 2 یعنی دووهەم کۆرۆنا ڤایرس، چونکە سارس-کۆڤێکی تریش هەیە کە پێشتر تووشی مرۆڤ بووە، بەڵام ئەمە جۆری دووهەمیانە لە سارس-کۆڤ. لە دیسەمبەر یا لە مانگی 12 2019 ئەم نەخۆشیە بەدیکرا و بینرا. زۆربەی بۆچوونەکان هۆکاری سەرهەڵدانی دەگەڕنەوە بۆ بازاڕەکانی ئەوێ، ئەو بازاڕانەی کە خواردنی دەریایی دەفرۆشن یا ئاژەڵە کێویەکان، گۆشتە خاوەکانی ئەو ئاژەڵانە لەو شوێنانە دەفرۆشن، ئەگەڕنەوە بۆ شوێنانەی کە ئەو جۆرە خواردنانی تیا فرۆشراوە و هەندێک ئەڵێ بە تێکەڵکردنی ئەو گۆشتانە ڤایرسەکە دیارە گۆڕانکاری بەسەرە هاتۆ و لێەوە سەری هەڵداوە. کۆرۆنا ڤایرس بەڕاستی تازە نییە. ئەم جۆرەیان کە لە 2019 لە مانگی دیسەمبەر دۆزراوەتەوە، مێژووی دەگەڕێتەوە بۆ سیەکان 1930 و کاتە ئەو جۆرە کۆرۆنا ڤایرسانی کە تووشی ئاژەڵ بووە دۆزراوەتەوە. لە ساڵی 1960ەکانەوە دۆزراتوەتەوە کە ئەم جۆرە ڤایرسە تووشی مرۆڤ بێ. یەکەم جار کۆرۆنا ڤایرس لە جۆری B814 لەگەڵ 299E ئەم دوو جۆرە ڤایرسە بە مایکرۆسکۆپی ئەلکترۆنی لەلایەن زانایەکی سکۆتلەندی بە ناوی جۆن ئەلمێدیا بینرا. ینی لە 60ەکان ئەم ڤایرسە بینراوە وەکو بینین بە چاو کە بە ڤایرسی ئەلکترۆن مایکرۆسکۆپی. دوای ئەمە چەندها جۆری تری کۆرۆنا ڤایرسی لێ دروست بووە. بەڕاستی هەندێکیان تووشی بەشی سەرەوەی بۆلی هەناسەدانە بێ، وەکو هیومەن کۆرۆنا ڤایرس 22/9E NL63 OC43
HKU1 ئەمانە تووشی سەرەوە دەبێت، تووشی سەرەوەی هەناسەدان دەبێت. بەڵام کۆرۆناڤایرسەکانی تر کە بۆ نمونە لە ساڵی 2003 سارس کۆڤ دۆزراوە، تقریبا نزیکەی 916 کەسی کوشتووە تاکو ئێستا و تووشی تقریبا 8422 کەس بووە. و دوایەوە 2004 HCOV-NL63 دۆزراوە کە تووشی مرۆڤ بێت. 2005 HCOV-HKU1 کە دۆزراوە تووشی مرۆڤ بێ. لە ساڵی 2012 MERS-CoV کە تاکو ئێستا نزیکەی 866 کەسی کوشتووە و نزیکەی تووشی تقریبا 2590 کەس بووە. و ئاخرینیان 2019 دیسەمبەر SARS-CoV-2 دەرکەوت. SARS-CoV-2 لە جینەسی بێتا کۆرۆناڤایرەسە، لە یەکچووی هەیە بە ڕێژەی 79% لەگەڵ سارس-کۆڤە، بەڵام زۆر هاوشێوەی کۆرۆناڤایرەسی شەمشەمەکوێرەیە کە پێی ئەوترێ باد کۆرۆناڤایرەس ڕات G13 بە ڕێژەی 98 لەو جۆرە ڤایرەسە ئەڕوە دەچێت، شێوەکەی لەوە دەچێت. و بۆیە دەیگەڕنەوە دەڵێن لەوا چێ لەوەوە میوتیشنی بەسەر هات بێ، یا دەڵێن لەوا چێ کۆمبینیشنی نێوانی، یعنی لێکدانی ڤایرەسی مرۆڤ و ڤایرەسی شەمشەمەکوێرە ئەم جۆرە نوێی دروست کردبێ. مادە بۆ ماوەیەکەی لە نێو پەردەیەکی ئەم جۆرە ڤایرەسە مادەیەکی بۆ ماوەی RNA هەیە، لە ناوی پەردەیەکی پرۆتینیە لە شێوازی دڕکە، بۆیە شێوازی کراونەدا، ینی تاجی سەر پاشاکان، بۆیە ناوێن لێناوە کۆرۆناڤایرەس. ئەو سپایکە پرۆتینە چواردەوری داوە. گواستنەوە بەڕاستی ئەوەی زانراوە ئەم ڤایرەسە لە ڕێگەی دڵۆپە وردەکان یا پرش لە کاتی پژمینە یان لە کاتی کۆکەیە بڵاوە دەکات و بۆ ماوەیەک دەمێنێتەوە لەو شوێنەی کە پژمەکەی تیا کراوە، بە تایبەتی لە شوێنە داخراوەکان. هەروها کۆمەڵێکی زۆر لە زانکان پێیان وایە کە لە ڕێگەی هەناسەدان و قسەکردنیشەوە ئەم جۆرە ڤایرەسە دەگوازرێتەوە، بۆیە بەڕاستی داپۆشینی دەمولوت لە شوێنە گشتیەکانە یا داخراوەکانە زۆر گرنگە. هەروەها دەوترێت لە ڕێگەی ئەو ڕووپۆشانەوە کە ئەو پرشاکەوێتە سەری لە ڕێگەی ئەوەی شۆ دەگوێزرێتەوە ئەگەر بێت و مرۆڤ دەستی یان شوێنێکی بدەسی بەرش ئەو شوێنانە بکەوێ و دوایی بەکاری بێنێ. و هەندێک توێژینەوەشەیە بەڕاستی زۆر پشتی پێ نابەسترێت، دەڵێن دۆزراوەتەوە لە پاشەڕۆی مرۆڤەوە، بەڵام تا ئێستا ئیسپات نەکراوە کە دەگوێزرێتەوە لە ڕێگەی پاشەڕۆوە. نیشانەکانی توشبوون بەڕاستی ژمارەی ڤایرەسەکان لە دڵۆ پێکدا و بڕی دڵۆ، یعنی ژمارەی ڤایرەسەکان لە هەر دڵۆ پێکا، وە ژمارەی دڵۆپەکان وە ژمارەی ئەو جارانەی کە مرۆڤ تووشی ئەو دڵۆپانە ئەبێ هەمووی کاریگەری هەیە لەسەر توشبوونی بە ڤایرەسەکە. لە یەک ملیلەتر دڵۆپ یان پرشی کۆکەیە یان پژمەیە نزیکەی 10 ملیار ڤایرس لە کەسە نەخۆشەکان بەدی ئەکرێت لە ڤایرڵۆدەکەی ئەوەیە، ئەوانی کە نەخۆشن. هەروەها بەرگری لەش کاریگەری هەیە و بۆ ماوەی مرۆڤیش کاریگەری هەیە بۆ توشبوون و توژنەبوونی مرۆڤ بەم ڤایرەسە. SARS-CoV-2 هێرش دەکاتە سەر خانە ڕووپۆشخانەکانی ڕێڕەوی هەوا، هەروەها ڕووپۆشەخانەکانی تورەکەی هەوا لە سیەکان کە مرۆڤ ئەو شوێنە شوێنی گازگۆڕکیەوە هەناسەدانە لە سیەکانە. ئەو خانانە بەڕاستی وەرگری ACE2 یان Angiotensin Converting Enzyme 2 لەسەرە. ئەم جۆرە وەرگرانە ACE2
ئەو ACE2 ئەو وەرگرانی لەسەر خانەکانە ئێس پرۆتینی ڤایرۆسەکە ناسێتە و ئێس پرۆتینی کەوتمان وەکو تاجە وەکو دڕکە لەسەر ڤایرۆسەکان ئەی ناسێتەوە لە ڕێگەی ئەو وەرگرەوە دوای ئەوەی ناسیوە دەنووسێ پێیوە و دوایەوە ئەڕواتە ژوور و ڕاتە ناو خانەکە. شوێنێک هەیە لەسەر ئەو ئێس پرۆتینانە کە پێوترێ RBD ڕسێپتەر باندینگ دۆمین لەسەر پرۆتینەکان ئەویش چەند جۆرێکی ئێسۆنی هەیە ئێستوی هەیە بەڕاستی لە ڕێگەی ئەو پرۆتینەوە ئەڕواتە ناو خانەکە و ئەنجا لە ناو خانەکە بەکارهێنێ بۆ زیادبوون و زۆرکردنی خۆی خانەکانی مرۆڤ بەکارهێنێ. جا ئینکیوبیشن پیرۆدەکی کە لە ناوی یا پێوترێت حەزانەکەی لە ڤایرۆسەکەیە لە ناو لەشی مرۆڤە 4 بۆ 5 ڕۆژ دەبێت. 97% نەخۆشەکان نیشانەکانیان لە دوای 11 ڕۆژ دەردەکەوێت. لە ڕۆژی 5 بۆ 6 دەرکەوتن نیشانەکانی ڤایرۆس دەگاتە لووتکە. ئەنی دوای ئەوەی کە نیشانەکانی دەرکەوت لە ڕۆژی 5 بۆ 6 ڤایرۆلۆد یا ژمارەی ڤایرۆسەکان لە ناو لەشی مرۆڤە دەگاتە لووتکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بەڕاستی نیشانەکانی هەرە گرنگترین نیشانەی کە لە 185 بۆنەوە لە مرۆڤەکانە دەرەکەوێ تایە. دووهەم نیشانەکە دەرەکەوێ کۆکەیە 65 بۆ 70% نەخۆشەکان کۆکەیان هەیە ئەوانەی کە نیشانەکانیان پێوە دیارە. لە 40 بۆ 50% نەخۆشەکان تام و چێژ و بۆن و ئەوانەیانە کەمەکە یان نامێنێ. هەروەها 35 بۆ 40% نەخۆشەکان فاتینیانە فاتێکیان بڵێن تەشەنوجاتی لەشیان و گیان ئێشە ئەوانیان هەیە. 30 بۆ 35% کەسەکان سپیوتەمیان هەیە بەڵغەمیان بۆ دروستە بێ و 15 بۆ 20% نەخۆشەکانیش تووشی تەنگە نەفێسی ئەبن ئەوانەی کە نیشانەکانیان پێوە دیارێت. هەروەها هەندێک نیشانەی تر هەیە بۆ نمونە ئازاری جونگە و ماسوول کەمانە زۆر باو نین سەرێشە لە 10 بۆ 36% دەرەکەوێت قورگ ئێشە هەروەها سنگێشە لەگەڵ لەرزە و کەم جار هەیە مەسلەی ڕشانەوەی لەگەڵایە مەسلەی دڵ تێکچوونی لەگەڵایە لووتگیران هەروەها زگچوونیش هەندێک جار دەرەکەوێت یا لێدانی دڵ هەندێک جار بە هەستەکەی کەناڕێک لێدا سنگ تەنگی هەست پێەکەی جاروا هەیەگەر زۆر بە کەمیش لە 5 کەمتر خوێن لە ناو کۆکەکانیانە بەک لە ناو بەڵامەکانیان دەبینن. یا هەندێک جار ئاساری سایکۆلۆجیش لە خۆی یەگرێ وەکو ئەوەی کە هەست بە دەرزی لێدانەکەی لە قاچ و لە گیانت و هەروەها بێ ئاگایی یا کەم ئاگایی یا هەستەکەی کەسێک گردووتە ئەم نیشانانش بەدی ئەکرێ هەندێک جار. پاثۆجینیستێکیا چۆنێتی کاریگەری نەخۆشیەکە 40% نەخۆشەکان بەڕاستی تووشی حاڵەتی ئارتس ئەبن یعنی ئەکیوت ڕیسپارێتری دیسترێس سندرۆم ئەو حاڵەتەی کە دوای ئەوەی ڤایرۆسەکان دەبنە هۆی تێکدانی خانەکان هەروەها بەرگری لە شوەڵامی ئەبێت بۆ تێکچوونی ئەو خانانە یا خۆی ئەبێتەوە کاربۆی خانەکان لە ناودا ئەم حاڵەتانە قورستر ئەبێت 20% ئەوانی تووشی ئارتس ئەبن حاڵەتەکانیان قورس دەبێت خانەکانی ناو تورەکەی هەوا تێک دەچن دوای ئەوەی کە خانەکانی تورەکەی هەوا تێک چوون بەرگری لەش سایتۆکانەکان ئەڕێژێ و ئەو خانانە زۆریان ئیمیونسێڵەکان فاگۆسایتۆسەکان لەگەڵ تی سایتۆتۆکسیکە جۆرە لەمفەخانەیە ئەڕۆن لە ناویانەدەن ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی خانەکانی ناو تورەکەی هەوا خاو بێتۆ شل بێتۆ وای لێ دێ تووشی هەڵاوسانە بێت و شلە چێتە ژوورۆ بۆ ناوی تورەکەی هەوا و هەروەها خانەکانی بەرگری لەش هەمووی کۆ بێتۆ زۆربەی کۆ بێتۆ لەوێ بەمەش توانەی هەناسەدان لە سیەکان کەمەکە بۆیە مرۆڤەکە تووشی تەنگەنەفەسیە بێت. ئەنجام ژمارەی لەمفەخانەکان کە بەرگری لەشن بۆ لە ناوبردننی ڤایرۆسەکان ژمارەیان دادەبەزێ سایتۆکانەکانی ئەتەرلیکینی 6 و
ئینتەرفیرۆن گاما و تیمۆر نگرۆس فاکتەر ئەلفا و سایتۆکانەکانی تر هەمووی بەرز دەبێتەوە و ئەبێتە هۆکاری سایتۆکانستۆم کە ئەمەش واکاتە کە خانەکانی لەش زیاتر بڕۆن بۆ ئەو شوێنانە و مرۆڤەکە تووشی شۆک بکەن. ئەم نەخۆشیە بەڕاستی دەستنیشانکردنی یا دایگنۆسیزی بە ریڤەرس ترانسکریپتیز پۆلیمەرێز چین ریاکشن یا RT-PCR PCR خۆمان پێڵێن PCR ئەکرێ و ئەم PCR بەڕاستی ئەو کتانەی کە هەیە بۆ SARS-CoV-2 زۆر سپسیفیکە، یعنی بە تەواوی ئەیناسێتەوە، بەڵام سێنسیتیڤیتی یعنی هەستیاری زۆر جار هەیە کێشەی تایە و هەندێک جار کەمە. هەستیاری بۆ ئەوەی کە ژمارەی بۆ نمونە هەندێک جار لۆدی ڤایرسەکە کەمە لەواچێ نەتوانێت هەستیاری نەبێ بۆی کە دەرکەوێت. لە 60 بۆ 70 کە نزمترین کەمترین سنسیتیڤیتی 60 بۆ 70% ئەتوانێت نەخۆشەکە دەستنیشان بکات. جاری ژوایە 95 بۆ 97% ئەتوانێت نەخۆشینەکە دیارکات لە باشترین حاڵەتی. بۆیە فۆلز نەگەتیڤمان بۆ دەرەکەوێت. یعنی فۆلز نەگەتیڤ چییە؟ ئەو کەسانی بۆ نمونە لە تێستەکانی PCR بە نێگەتیڤ دەرەکەوێت، بەڵام لە ئەسڵە خۆیان ڤایرسەکان هەڵگرتە و دەرنەکەوتەوە لە تێستەکە یا تێستەکە پێی نەزانیوە. بەڕاستی ئەمە ئەگەر بێت و فۆلز نەگەتیڤەکان ڕێژەیان زیادە بە تازەیی ڤایرسەکە. بۆ نمونە لە ڕۆژ یەکەمی ئەوەی کە مرۆڤەکە تووشی ڤایرسەکە بێ هەستەکە کە تووشی ئەکسپۆژە بوو، ینی ڤایرسەکە چۆتە لەشیوە 100% دەرناکەوێت ئەو کاتە بۆ ڕێژەی فۆلز نەگەتیڤ پێ ئەوتر لە 100%. بۆ ڕۆژی چوارەم لە ئەوەی کە ڤایرسەکە چۆتە لەشیوە فۆلز پۆزیتیڤەکە بەڕاستی نزیکەی 67%، یعنی کەمەکات. لە ڕۆژی دەی سمتەمەکەوە، ینی دوای ئەوەی کە بۆنە 4 ڕۆژ 5 ڕۆژ لەوەی کە ئەکسپۆژە تووشی ڤایرسەکە بوو. فۆلس نەگەتیڤەکە هەر 38% دەبێت، ینی احتیمالی 38% فۆلس نەگەتیڤە، ینی ڤایرسەکەی هەبێ و لە تێستەکەیە دەرنەچێت. هەروەها جاروا هەیە بۆ نمونە لە باشترین حاڵەت ئەوەیە کە 8 ڕۆژ دوای ئەوەی کە تووشی ڤایرسەکە ئەبیت لەو حاڵەتە باشترین حاڵەتە کە بۆی کە دوو پۆزیتیڤ دەرچێت، بەڵام لەو حاڵەتانش هەر احتیمالی فۆلس نەگەتیڤ هەیە بە ڕێژەی بۆ نمونە لە سەدا دەوروبەری 20. دوای ئەوەی کە لە ئەخیری شۆکە دوای ئەوەی کە دوای 21 ڕۆژ لە توش بوون هەروەها ڤایرسی فۆلس نەگەتیڤ دەرەچێت، ڕێژەی فۆلس نەگەتیڤەکان بەرزە بێتەوە. ئایا بە سیتی سکان بێجگا لە ئەتوانین دەستنیشانی ڤایرسەکە بکەین؟ ڕاستی سیتی سکان بە زانەکان ئێستا و توێژەرەکان پیان باش نییە سیتی سکان و ئەشعە بەکاربهێنرێ بۆی کە دەستنیشانی ڤایرسەکەی پێ بکرێت، چونکە دیار نییە سیتی سکان احتیمالە هۆکاری تری بێ، هۆکارەکە ڤایرسەکە نەبێ، بۆیە ناتوانرێت پشت ببەسرێت تەنها بە سیتی سکان. بەڵام ئەگەر دکتۆرەکان زانیان کە لە دەرچۆ بۆی کە زیاتر پشت بەس نەبێ ریال تایم PCR بۆ بکرێت. چارەسەر بەڕاستی تاوەکو ئێستا تاوەکو ئەم ساتە چارەسەرێکی تایبەتمەند بە کۆرۆنا ڤایرس نییە کە تایبەتمەند بێ بە کۆرۆنا ڤایرسەوە. بۆیە خۆپاراستن و خۆ خاوێنگرتن و دوورکەوتنەوە لە کەسانی تر و بۆشایی لە نێوانی خۆت و کەسانی تر کە کۆنتاکتت لەگەڵ یانان نییە
و دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵخیەکان و بەستنی دەمامک لەو شوێنانە داخراوانە باشترین خۆ چارەسەرکردنە، یانە خۆپاراستنە بۆی کە توش نەبی. بۆیە تاوەکو ئێستا هیچ چارەسەرێک نییە، هەرچەند رووسیا دەرمانێکی خسۆتە بازاڕۆ بۆ کە بەوەی چارەسەر، بەڵام ئەوە ئەنتیڤایرەڵە ئەتوانرێ توێژینەوەکان دەری خستووەکە کاریگەری هەیە لە چاکبوونەوە، نەک چارەسەر بێت بۆ نەخۆشینەکە، کاریگەری هەیە لە باشکردنی حاڵەتی نەخۆشەکە. ئەو جۆرە ئەنتیڤایرەڵانە بۆ نمونە ئەو جۆرە ئەنتیڤایرەڵەکە ئێستا لە پێشنیارێک کە بەکاربهێنرێ، ئەو یەکێ لەوانە بۆ نمونە ڕێمدیسیڤیرە کە بۆ ئیبۆلا بەکارهێنرا، ئەمەش ئێستا هەروەها لە قۆناغی سێهەمە، لە فەیستراڵی سێهەمە بەکارهێنرا و بۆ نەجاحەتێکی باشی هێناوە تا ڕادەیە. و هەروەها دەرمانی تریش هەیە وەکو ئایۆپینەڤیر و ئۆیتۆناڤیر و لەگەڵ دارۆناڤیر و ئەو هەروەها هەندێک دەرمانی تریش هەیە و توێژنەوە لەسەر زۆر دەرمان هەیە کە وەکو چارەسەر بەکان بێنێت لە مستەقبەلایان لە داهاتووە، بەڵام تاوەکو ئێستا هیچی نەگەشتووە ئەو ڕادەی کە 100% پشتی بێبەسی. وەرەوە هەندێک دەرمانیشە بۆ کلۆروکین و هایدرۆکسی کلۆروکین، بەڵام بەداخەوە دوای نەتیجەی خراپی بوو بۆ سەر نەخۆشەکان، بۆی ئیسا بە هیچ شێوەیەک ڕیکۆمێند ناکرێت بەکاربهێنرێت. هەروەها ئێمە بەڕاستی لە ڕووی بەرگری لە شۆ، چونکە ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکە بن دوای ئەوەی چاکە بنەوە هەندێک لە دژەتەن لە لەشیانە ئەمێنێتەوە، و بۆیە ئێستا کۆنڤالسەنت پلازما، یانەکۆ ئەو پلازمایی کە لە نەخۆشە وەرەگیرێت دوای ئەوەی پیوریفیکیشن نەکرێت، ئەنتیبەدیەکانی لێجیاکرێتەوە دەکرێت بەکاربهێنرێ وەکو ئەوەی کە حاڵەت بۆ هەندێک حاڵەتی قورس کە ئەوانەی کە تووشی نەخۆشی بوونە، بەڵام ئەوەش بەڕاستی توێژینەوەکان دەری دەخەن کە زۆر سوودی لێ نابێنرێ و سوودێکی ڕێژەی زۆر کەمی هەیە بۆ چاکبوونەوەی نەخۆشەکان. بۆیە بە تەواوەتی بەڕاستی ئەویش بە عیلاجداناندرێ، بەڵام سوودی لە هەندێک حاڵەتە سوودی بۆ هەندێک توێژینەوەش سوودەکەی دەرخستەوە، بەڵام توێژینەوەی تر هەیە ئەڵێ زۆر سوودی نابێت. بەڕاستی کە ئەوەی گرنگە و کە زۆر گرنگە ئەمڕۆ و جێگەی ئومێدی خەڵکە و جێگەی ئومێتی مرۆڤایەتیە ئەو ڤاکسینانەیە کە مرۆڤایەتیە کۆمپانیاکان کێبڕکەی لەسەرەکەن و بۆ ئەوەی کە ڤاکسینێک بدۆزنەوە کە مرۆڤایەتی لەم نەخۆشیە قوتار بکە. تاوەکو ئێستا نزیکەی 32 کۆمپانیا کێبڕکێ دەکەن. بەڕاستی هەمویان کارەکانیان لە پرۆسسایە و نەتیجەی باشی هەبووە و نەتیجەکانیشی زۆر دڵخۆشکەرن، و یەکێ لە هەمووشیان کار لەسەر پرۆتینی ڤایرەسەکەکەن، لەسەر RBD پرۆتینەکە ئەکەن بۆی ئەنتیبەدی دروست بکە لەشی مرۆڤ و لیمفەخانەکان دروست بێ دژ بە ئەو پرۆتینە، دوای ئەوەی کە لە ڕووی واقعەوە دوای ڤاکسینەکە تووشی ئەو ڤایرەسە بوو لەشی مرۆڤ بتوانێت بەرگری بکە. ئەو تازەترین ڤاکسین کە کۆمپانیای ئەسترازینیکای دروستی کردووە و لە بواری تاقیکردنەوەیە AZ1222 ڤاکسینی AZ1222 لانی کۆمپانیای ئەسترازینیکا قۆناغی باشی بڕیوە لە ئێستا لە قۆناغی 2 بۆ 3دایە، یعنی لە حاڵی حازرە دەیانەوێت تاقی بکەنەوە، تاقییان کردووە لەسەر زۆر نەخۆش و دەیانەوێت لەم قۆناغەیە لەسەر 10,000 نەخۆش تاقی بکەنەوە. و چونکە ئێستا لە بریتانیا بەڕاستی ڕێژەی توشبوون لە دابەزینایە، ڕۆژانە نزوکی 1000 بۆ 1500 کەس توژە بێ، ئێستا لەگەڵ بەرازیلە ڕێکەوتنیان کردەوە بۆ ئەوەی لەوێ بەکاری بێنن، بۆەوەی بزان کاریگەری چۆنە بێت، چونکە ئەم جۆرە ڤاکسینە بڵایندی تایە و ئەکتیڤیشی تایە هەیە، چونکە بە ژمارە دانراوە، هەیە هیچی تیانە و هەیە تەنها ڤاکسینەکەیە بۆ ئەوەی دوای ئەوەی کە داتاکان کۆکەنە بزان کاریگەری چییە و وەکو کۆنترۆڵی بەکاریان هێناوە. ئەسترازینیکا
کۆمپانیایەکی بریتانی سویدیە نزیکەی 6,000 فەرمانبەری هەیە و خاوەن سەرمایەکی زۆرە نزیکەی 24 ملیار ڕوونی و دۆلارە. هەروەها ئەم کۆمپانیا ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی بریتانیا کردو بۆ ئەوەی نزیکەی 100 ملیۆن ڤاکسینی بۆ دروستکە و هەروەها لەگەڵ ئەمریکاشە ڕێکەوتنی کرد بۆی 400 ملیۆنی بۆ دروستکە و لەگەڵ هێندا ملیارێکی بۆ دروستەکە و لەگەڵ ئەڵمان دوێنێش لەگەڵ ئەڵمانیا و فەرەنسا و ئیتالی و هۆڵەندەشکەوت گەشتن ڕێکەوتن بەوەی ئەو ڤاکسینێش بۆ ئەوان دروستکە. بەڕاستی وەکو خۆیان ئەڵەن لە ئێستادا کارەکانیان قازانجنەویستە بەهۆی ئەم بۆیە ینی تەنها ئەیانەوێت بەس پارەی ئەویانە پێ بدرێت کە مەسەریفی ئەو دروستکردنی ئەو ڤاکسینە بکەن بە تەمای قازانجنی لەو پرۆسەیە. ئەم ڤاکسینە کە AZ1222 بەڕاستی خۆی ناوەکەی CHADOX1N-CoV-19 و کورتیان کردوێتەوە ئیسا ناسرێ بە AZ1222. زانکۆی ئۆکسفۆرد دەستگایەکی تیا کە پێوترە جینر ئینستیتیوت کە کار لەسەر ڤاکسینەکەن لەسەر ڤاکسینەکەن و ڤاکسین دروستەکەن و لە بەشی ڤاکسینۆلۆجیا سارا جلبرت کە سەرپەرشتیان بیشاکە ئەم ڤایرەس ئەم ڤاکسینە بەڕاستی خۆی دروستیان کردۆ بە شێوەیەک ئەنفلۆنزای ئاسایی ڤایرەسی ئەنفلۆنزای ئاسایی شەمپانزی کە ئەنفلۆنزای ئاسایی توش ئەکات تووشی مرۆڤەکات هەندێک جاریش کە ئەدینۆڤایرەس لە زمانی ئەدینۆڤایرەسە لاوازیان کردووە. ئەم ڤایرەسیانە لاواز کردووە و بۆ ماوەی RNA ئەو بۆ ماوەی کە لە ڤایرەسەکە جیایان کردووەتەوە ئەو بۆ ماوە ئەو جینی کە بەرپرسە لە دروستکردنی سپایک پرۆتینەکە یان ئەو سپاکی ئەوتمان ئەو پرۆتینی کە لە دیواری خانەکە هەیە و بەهۆیەوە چێتە ناو لەشی مرۆڤ ئەو جینەیانە جیا کردوێتەوە ئەو پاشاڕێنیان جیا کردووە خستویانەتە ناوی ئەو ڤایرەسە و تێکەڵیان کردووە. دوای ئەوە لە ڕێگەی کوتان و ئەم ڤایرەسی ئەدینۆڤایرەسە کە ئینفلۆنزای شەمپانزیە دوای ئەوەی لاوازێکەنی کە لە ناو لەشی مرۆڤەکەەوە ئەیکوتن دوای کوتانەکە دەچێتە ناو لەشی مرۆڤۆ لە ڕێگەی ئەچێتە ناو خانەکانی لەشی مرۆڤۆ دوای ئەوە ئەو RNA ڤایرەسەکە ڕلیسە بێ ئەواتە ناو بۆ ماوەی مرۆڤ ئەو کاتە هەڵەسێ بە دروستکردنی سپایک پرۆتینی کۆرۆنا ڤایرەس یا کۆڤید SARS-CoV-2 هەر هەمان سپایکە لەسەر دروستیەکات ئەم جارە ئەو سپایکە لە ڕووکەشی خانەکانی لەشی مرۆڤ دەرەکەوێت ئەو کاتە خانەکانی لەش ئیمیون سیستەم کاریگەری ئەبێ و ئەکتیڤە بێ و چالاکە بێ و ئەڕوا لەسەر ئەوانە دژەتەن دروستەکە و لیمفەخانە دروستە بێت تایبەت بەو سپایکانە. دوای ئەوەی دروست بوو ئەنجا بۆ جاری دووەم ئەگەر بێتەوە ڤایرەسە بڕۆتە ژوورۆ توش مرۆڤەکە بەرامبەری ڕاوەستێت و ئەنتیبادیەکان ڕاوەستن و خانەکان میمۆری تی سێڵ و بیسێڵ بەرامبەری ئەوەستنەوە ئەگەر بێت و ڤایرەسەکە ژمارەی زۆر بێ ئەگەر چکەم بێ هەر ئەنتیبادیەکان IgGەکان لە ناوێدەن. ئەم جۆرە ڤاکسینە بە یەک دۆس ینی بە یەک کوتان دروستە بێ و تاواکو ئێستاش سەرکەوتوو بۆ و سەلامەتیژ بووە لە بەکارهێنانی و بەڕاستی جۆری تر ڤاکسینەکانی تر هەیە DNA ڤاکسینە هەیە ڤایرەسەکەی لاواز کراوە زۆرە 36 کۆمپانی حاڵی حاضر بەڵام کارەکەن لەسەری بەڵام تازەترینیان ئەم کۆمپانیایەکە ئەسترازنکە. پرسیار ئێستا گەڕێنەوە سەر پرسیارەکانی بەڕێستان پرسیارەکان دەڵێ یەکەم نیشانەی نەخۆشیەکە چییە؟ بەڕاستی باسمان کرد وتمان جاروا هەیە شەرط نییە نیشانەکانی دەرکەوێت چەند جۆرێکی ئەم نەخۆشنە هەیە
ئەسیمتۆماتیکە. ئەسیمتۆماتیک ینی هیچی پێوە دیار نییە و هەرچەند هەڵگری ڤایرەسەکیشە. و هەشمانە پریسیمتۆماتیکە. پریسیمتۆماتیک ینی جارێکانە لێی دەرەکەوێت چەند ڕۆژێکی تر نیشانەکان، بەڵام سیمتۆماتیک نییە جارێ. و هەشمانە سیمتۆماتیکە ینی نیشانەکانی پێوە دیارە. ئەوانەی نیشانەکانی پێوە دیارە مۆدیرەیتە، ماڵدە، سووکە، ناوەندە لەگەڵ سڤیرانی ئەوەی کە قورسە. نیشانەکان وتمان تا گەورەترین نیشانەیە کە دەرکەوێ، دوای ئەوە کۆکەیە، دوای ئەوە تام و بۆن نەکردنە. جا بە گوێرەی مرۆڤەکە بمۆرەی بەرگری لەشی مرۆڤەکان هەندێک جار نیشانەکانیان جیاوازە لە کەسێ بۆ کەسێکی تر، بەڵام گرنگترینیان تایە لەگەڵ کۆکەیە. و کۆکەکەیش جاروا هەیە لە هەندێک نەخۆشە لە سەریەکە ڕۆژی چەند جارێک تووشی بێت لە زۆربەی نەخۆشەکانە. جیاوازی کۆرۆنا لە کوردستان و وڵاتەکانی تر چییە؟ ئایا جیاوازی هەیە لە نێوان کۆرۆنا لە کوردستان و وڵاتەکانی تر؟ بەڕاستی ئەو پرسیارە وەڵامدانەوەی ئاسان نییە تاوەکو توێژینەوەی لەسەر نەکرێت، تاوەکو نەزانرێ ئەو ڤایرەسی کە لە کوردستانە هەیە ئایا هەرو ڤایرەسە چەند جۆرێکی هەیە، چەند جۆرە ڤایرەتێکی هەیە، ئایا هەموو یەکسانە؟ ئێستا بەڕاستی لە وڵاتەکانە بۆ نمونە هیچ لەسەر جینێتیکی تۆتەڵ جین سکوێنسیەکرێت و جیایەکرێتەوە، هەروە بە پێی شارەکانی جۆری ڤایرەسەکانیان جیا کردووەتەوە لە هەندێک ناوەندی ئەکادمی و ڕسێرچ لە وڵاتەکان. وەکو توێژینەوە تاکویسەی کە باس کرابێت و تا ڕادەیەک قەناعەتی بۆ خەڵک دروست کردەوە 3 جۆری ڤایرەنتی جیاواز هەیە A و B و C. بەڵام ئەوەی لە کوردستانە هەیە بەڕاستی تاکو ئێستا توێژینەوەی لەسەر نەکردە لە زمانی چ جۆرێکیانە، بۆیە ئەبێت تاوەکو توێژینەوە لەسەری نەکرێ و جین سکوێنسینی بۆ نەکرێت، کۆمپلیت جین سکوێنسی بۆ نەکرێت، نازانرێ نزیکە لە کامیانەوە یان لەوە چێ جۆرێکی جیاوازیش بێ ئەوە نازانین. بەکارهێنانی فیتامینەکان، ئایا بەڕاستی بەکارهێن فیتامینەکان فاکتەرێکی گرنگن بۆ بەرزکردنەوەی بەرگری لەشی مرۆڤ یانەکو باش ئیشکردنی بەرگری لەشی مرۆڤ. ئەگەر بێت و ئەو فیتامینانە کەمیتیا بێت، کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە بەرگری لەش بە جوانی ئیشنەکە بۆ یەک گرنگە. بەڵام بەڕاستی بەکارهێنانی فیتامینەکان بە شێوەیەکی سربەخۆ و بێ ئەوەی کە ڕاوێژ لەگەڵ دکتۆرا بکە یا بزانی چەندێ بەکاربهێنی لەوە چێ بێتەوە کار بۆی زەرر لە خۆتدا، بۆیە لە خۆتەوە هیچ فیتامینێک مەڕۆ بەکاری بینی تاوەکو نەزانی دۆزەکەی چەندێک گرنگە بۆ تۆ ڕۆژانە چەندێک بەکاری بهێنی و چەندێک زیاد لەوە چەندێک زەرری لێ دەکەی. بۆیە و فیتامینەکانش بە شێوەیەکی گشتی زۆربیان لە خۆراکەکانە ئەتوانی دەستکەوێ، خۆراک ئەو خۆراکانی کە تۆ ئەتوانی کە بە سوودە وەکو میوە و وەکو سەوزەکان. ئایا کەسێک ئەم نەخۆشیە هەبێت دووبارە توش دەبێتەوە؟ بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر گرنگە و زانەکانیش ئەیانەوێت تێبگەن ئایا ئەم نەخۆشی ئەگەر بێت و تووشی مرۆڤ و دووبارە تووشی مرۆڤ بێتەوە. ئەم پرسیارش ئاسانیە تاوەکو زەمنێک بەسەرم نەخۆشیە نەڕوە. ئەگەر وەکو کۆرۆنا ڤایرەسەکانی تر بێت کە نزیکن لەیانەوە، ئەبێت ئەم جۆرە ئەو بەرگری لە لەشا دروستێ بێ بۆ لایکەم بۆ چەند وەرزێک بەرگریەکە بەردەوام بێت و بەڵام تاوەکو ئێستا ئیسبات نەکراوە بۆ چەندێک بەردەوامە بێت ئەم جۆرە بەرگریە. ئەویش پەیوەستە بەڕاستی بەسەر بەهۆی ئەوەی کە چۆن ئەکتیڤیشنی ئیمیون سێڵەکانەکە تا چ ڕادەیەک ئەکتیڤیشنە بێ میمۆری سێڵەکان تا چەند ئەتوانێنەوە و هەروەها ئەو ئەنتیبەدیانە دژە تەنانە دروستە بێت تا چەند کافیە و چەندێک توانایمانەوەیان هەیە. ڕاستە دەڵێن مانگی 7 خراپتر دەبێت ئەم ڤایرەسە. بەڕاستی خراپتر و باشتر ئەکەوێتە سەر ئەوەی تاکو چەندێک کۆمەڵگەی خۆمان ڕۆشنبیرە بێ و تا چەند خۆیانە پارێزن، تا چەند ئەبنە بەرگری ئەەکەن لە بەڵاوبوونەوەی نەخۆشیەکە.
ئەگەر بێت و گوێ لێ نەدەن و زۆر گرنگی پێ نەدەن و بە گرنگی نەزانن بەڕاستی ئەبێتە هۆکاری زیادکردنی نەخۆشینەکە و بەڵاوبوونەوەی زیاترە و کاتە بە تەکیدی لە مانگی حەوت خراپترە بێ. بەڵام بەعکس و ئەگەر بێت و ئێمە بتوانین ڕەچاوی ئەو ڕێمایە تەندروستەکان کە بکەین کە ضرورە بۆی خۆمان بکەین وەکو دەم هەڵواسین لە شوێنە گشتیەکان و داخراوەکانە، دەستشۆرین لەو شوێنانی کە دێنە نزیکۆ، دوورکەوتنە لەو کەسانەی کە کۆنتاکتی لەگەڵیانێ لە نزیکردنین، دوورکەوتنە لە تەوقە و ماچکردن و ئەوانە سەردانی کردن کەمکەینەوە یانەک و لە شوێنی کراوە بێ. ئەمانە تەبعاان ئەگەر نەیکەین ئەگەر بیکەین بۆ جوانی جێبەجێکەین ئەو کاتە ئێمە ڕێژەی توشبوون کەمەکە ئەکەوێتە سەر ئێمە چۆن تەعاملەکەین لەگەڵ ئەم پەتایە. چ خواردنێک باشە و چ خواردنێک خراپە؟ ئەمەش پرسیارێکی ترە. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. خواردن بەڕاستی خواردنەکان بە شێوەیەکی گشتی خواردنەکان ئەوانەی کە سەوزە و میوەن ئەمانە باشن، ئەو خواردنانەیش کە دەوڵەمەنن بە کانزاکان باشن، بەڵام هەندێک خواردن هەیە وەکو بۆ بەعام بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستی خراپۆک و شەکر و زۆر خواردنی ئاردی سپی و خوێ و ئەمانە بە شێوەیەکی گشتی زەرەر لێدا دیارە بۆ فەسلەجەی لەشی مرۆڤ خراپە و هەروەها کاریگەری ئەبێت بەدڵنیاوە لەسەر بەرگری لەش، بۆیە ئەبێ دوورکەوی تۆلی. ئەو جگە لە خواردن چی بکەین بۆی خۆمان بپارێزین لە بەڕاستی جگە لەوەی کە تۆ خۆت ئەپارێزی خۆپارێستنەکە وتمان دەمامک لە شوێنە گشتەکانە، دەستشۆرین کە ئەگەڕێی تۆ ماڵ دەست بەر دەمولوت و چاود نەکەوێ و هەروەها خۆ دوورگری لە خەڵک مەسافەی لای کەم 2 مەتر لە شوێنە داخرا و گشتەکانە و هەروەها لە شوێنەکانی تریشە لە 2 متر کەمتر نەبێ و هەروەها وەرزشکردن بەڕاستی بەرگری لەش بەرزەکاتۆ و هەروەها خەوی باش زۆر باشە بۆ تەندروستی و هەروەها لە ڕووی دەرونی و ئەنسان لە ڕووی دەرونیەوە بتوانێت خۆی دەرونی مرتاحکە بۆ ئەوەی فەسلەجێ لەشی بە جوانی شکا و هورمۆنەکان بە جوانی شکا و ئەبێژێت هۆکاری ئەوەی کە بەرگری لەش بە جوانی کارەکانی ئەنجامدا. بەڵام خواردن نابێتە ڕێگر، جۆری خواردن نابێتە ڕێگر لە توشبوونت بە نەخۆشیەکە. تۆ بڵێ ئەو خواردنە ئەخۆم توش نابم شتیوانیە، یا ئەو جۆرە خواردنەوە ئەخۆم توش نابم ئەو شتە نییە. ئەگەر بێت و ئەوە ئەبێتە هۆکار بەوەی کە تو کەمتر توش بێ، بەڵام هۆکار نییە کە بڵێ توش نابم بەتەواوی. گەنجێک پرسیارەکە ئەڵێ من وەک گەنجێ باوەڕم بە ڤایرۆسی کۆرۆنا نییە و چۆن باوەڕ بە کۆرۆنا بکەم. بەڕاستی بەداخەوە لە ڕووی دەرونیەوە خەڵکی ئێمە زۆر کاریگەری بارە اقتصادی و بارە سیاسی و ئەو وەزعە هەیە لە کوردستانە بە شێوەیەکی نێگەتیڤانە بە شێوەیەکی نەرێنیانە کاریگەری کردووە لەسەر گەنجی ئێمە، وای لێ هاتووە کە باوەڕ بە هیچ شتێنەکە زۆر شت کە بە چاوی خۆشی ئەبینێ باوەڕی پێنەکە. بەڵام ئێمە وەکو کارمان لەم بوارەیە ئێمە ئەزانین ئەم ڤایرەسە هەیە بەڕاستی و ڤایرەسێکی ترسناکیشە. ئەگەر بێت و تاکو حسابی بۆ بکەین ئێمە توانین کۆنتڕۆڵی بکەین، بەڵام حسابی بۆ نەکەین کاریگەریکی زۆر خراپیە بێ و زۆر خراپتریشە بێ لەسەر کۆمەڵگاکەمان. ئەوە تا ئەمڕۆ لە سعودیە ژمارەی توشبووان کە لە وڵاتی ئێمەش گەرمترە، ژمارەی توشبووان گەشتوتە سەروی 4000 و نزیکەی 40 کەس مردووە و ژمارەی مردنیش ڕۆژانە زیاد دەکات. و هەروەها ئەوە لە بەرازیلەی بینی لە ئەو وڵاتانە هەموو ئەیبینی. ئەمە بەڕاستی کارەساتە. یا ئەگەر بێت و هەر زۆر باوەڕشت بنەوێت ئەتوانی نەخۆشەکان ببینی لە دوورە یانەکۆ ئەو ڤیددیوانەی لەسەریان بڵاو. هەرچەند ئێمە ئەزانین زۆر شت هەیە کاریگەری کردو لەسەر دوورمەنەوەمە لێ بکات کە باوەڕ بە شتان نەکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی گەر باوەڕی پێ نەکەین زۆر خۆزرر لە خۆمان دێنەوە کاتە و لە کۆمەڵگاکەمانش لەواشێت تۆ باوەڕت پێ نەبێت بۆ خۆت بیتە هەڵگری ڤایرەسەکە، ئەنجا خۆتیش بیتە هۆکاری گواستنەوەی بۆ خەڵکێکی تر کە باوەڕی پێیە. جا ئەگەر خۆتیش باوەڕت پێنێ خۆت پارێزە بۆی کە خەڵکی تر توش نەبێت لە تۆ.
COVID-19 دەبێتە هۆی دروستبوونی گراوند گلاس لەستیەکان ئەوەی وەکو باسمان کرد بەڕاستی لە هەندێک لە نەخۆشەکان ئەوانەی کە توش بوونە گراند داوتمان سیتیسکان ناتوانین بە تەواوی 100% قەناعەتی پێ بکەین بڵێن ئەمە نەخۆشەکانی پێ دیاری بکەین بەڵام شک و گومان بۆ دروستە بێگەر بێت و گراند گلاوس هەبێ لەناو سیتیسکانەکان لە سیەکانە نەخۆشی کۆڤید وەکو توێژینەوە کراوە لە زۆر نەخۆشەکان ئەبێتەوە هۆی دروستبوونی گراوند گلاس لە پارەی هەڵەکان و لە ناوسیەکان لە بەشی خوارەوەی بەڵام بە شێوەیەکی 100% ناتوانانی پشتپێویستی و ناتوانانی بێت بڵێ دایگنۆسی بکەیت بەبێ ئەوەی کە تۆ PCR دروستکەیت بەڵێ تا چەند پەیوەندی هەیە بە COVID-19 و توێژینەوە هەیە توێژینەوەی تازە هەیە ئەڵێ پەیوەندی هەیە بەڵام توێژنەوەی تریش هەیە ئەڵێت لە زۆر نەخۆشی ترەیە بۆیە ناتوانین بەسینە COVID-19 بەڵام COVID-19 هەندێک جار هۆکارە بۆ دروستکردنی گراوند گلاسەکان شتێکی کە سەیر بێت بە توێژینەوەی کە ئەڵێ لەو کەسانش هەندێک نەخۆش کە ئەسیمتۆماتی بوون نیشانەی تریشی پێوە دیار نەبووە بەڵام دەرکەوتووە کە بۆتە هۆکاری گراوند گلاس دوای فترێک لە سیەکانە بینیانە بۆیە بەڕاستی بە تەکیدی نازانێت و 100% بەڵام پشت نابەسرێت بە بینینی گراوند گلاس کە بڵێ ئەمە تووشی COVID-19 بووە گرنگترین ڕێگارە چارەسەرەکان چییە بۆ خۆپاراستن لە COVID-19 بەڕاستی باسمان کرد گرنگترینیان ئەوەیە کە خۆت بپارێزی کەمامە و دەمام و بەسییانە کۆگەر دەمام و کاونش لە بیرچوو دەمی خۆدا پێچی لە شوێنە گشتەکانە دەست بشۆی خۆت دوور بگریت لە خەڵکێک نزیک 2 متر کەمتر نەبێت لە شوێنە داخرا و گشتەکانە هەروەها لە دەرەوەش لەو شوێنیش کە داخراون بەردەوامی پەنجەرەکان کە خەڵکی تایەتی وەکوم سوپەرمارکەت پەنجەرەکان کرابێتەوە ژمارەیەکی کەم بڕواتە ژوور لە سوپەرمار ڕێگری بکەن لە کۆمەڵی خەڵک زۆر لەو شوێنە کۆنە بێتەوە و ژمارەکانیش وە خەڵکەکانیش پابەن من بەوەی کە 2 متر کەمتر لە نێوانیان نەبێ و ئەو شوێنانش کە مەمەڕی تایە مەمەڕەکان هەندێک مەڕدا بنێ بۆی کە خەڵک بڕوە هەندێکیشتی بۆ هاتن بێ بۆەوەی خەڵکەکان زیگ نەبێت و هەناسیان تێکەڵ بێت بۆیە دەمامک بەڕاستی بە شێوەی لە تازەترین توێژنەوە شاوی سەڵمانەوە کە ئەتپارێزێت تا ڕادێکی زۆر باش بۆیە زۆر گرنگە بەکارهێنانی دەمامک دەستکێش ئایا دەستکێش گرنگە ئەگەر تۆ دەست بشۆی دوای ئەوەی کە لە بازار گەڕایەوە بەڕاستی دەستکێش گرنگی نییە و بگرە ئەگەر بێت و نەزانی بەکاری بین لەواچی دەستکێشەکە بێتە هۆکار بۆ گواستنەوەی نەخۆشیەکە با بین بزانین پرسیاری تازە چی هەیە عەلەیکوم ئەسسەلام کاک سەربەست کاک کاروان زۆر سڵاو کاکێ من پێم وایە هێدفۆن بەکاربێنی باشترە بەڕاستی هێدفۆنەکە ڕاستەکەی بەڵام جێ مۆبایلەکە بە جوانی ناوەستەگەر هێدفۆنەکە بەکاربێنین دکتۆر بڕوات وایە ڤایرەس دروست بکرێ لەلایەن مرۆڤۆ ڤایرەس بەڕاستی دەستکاری ئەکرێ وەکو چۆن وتوان ئێستا ئەو ڤایرەسەی کە لە شامپانزیوە دینۆ ڤایرەس بەکارهێنێ بۆ گواستنەوەی ڤایرەسەکانی تر دەستکاری ئەکرێ بۆ شتی باش بۆ شتی خراپ ڕێگە پێدراو نییە و بەڵێ دەستکاری دەکرێ ڤایرەس سەلاو دکتۆر ئەمە مامۆستا نەسرین نووسیوێتی سەلاو دکتۆر ماندوو نەبیت مەترسی ئەم جۆرە ڤایرەسە لە کۆندامی سووران چییە؟ بەڵێ بەڕاستی توێژینەوە تازەترین توێژینەوەی سەڵماندووە ئەم نەخۆشیە ئەبێتە هۆکار لەسەر کڵۆتبوون کۆگولیشن سیستەمی کۆگولیشن ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە کۆگولیشن دروست بێت و هەندێک جار ئەبێتە هۆی گیرانی بۆریەکانی خوێن بۆیە بەڕاستی ترسناکە لە ڕووی ئەوەی کاریگەری هەیە لەسەر سۆڕی خوێن وە چەند ڕاستە کە جۆری خوێن جۆری ئۆ کەم تووشی دەبن بە هیوای ڕوونکردنەوە بەڕاستی من توێژینەی وام نەبینیوە و ئەبێت هەر قسێک ئەوترێت ئەبێت بە توێژینەوە بسەڵمێنرێ ئەنا هیچ بناغەیەکی نابێت
وەرزی گەرما کاریگەری هەیە لەسەر بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. عەبدولقادر حەسەن محەممەد، کاک عەبدولقادر، وەرزی گەرما بەڕاستی توێژینەوە کراوە کە وەرزی گەرما کاریگەری هەیە لەسەر بەڵاوبوونەوەی هەندێک نەخۆشی، بەڵام کێشەکە لێرەیە کە تو ئەو پرشە کە لە دەمی کەسی نەخۆش دەرەچێ تا کۆگاتە کەسێکی تر زەمنێک یا فترەیەک یا ماوەیەکی زۆر کەمە، ئەو ڕێژەی کاریگەری نییە لەسەری بۆی کە شتێک بکالە وی پرشەکە چێتە کەسێکی تر بێەوەی بۆ پلەی گەرمی کاریگەری هەبێ لەسەری. بەڵام ئەگەر ئەو پرشە بکەوێتە شوێنێک لە دەرەوە طبعاً لە سەداسەد ئەو کاتە گەرمی کاریگەری هەیە لەسەر پرشەکە بۆەوەی کاتێک جاری دووەم بۆ کەسێکی تر نەگوازرێتەوە، لەو شێوە گەرمی هەیە و توێژینەوەش کراوە بەڵێ کاریگەری هەیە. بەڵام بە شێو لەم نەخۆشیە بینیومانە زۆر بێ و شوێنانش کە پلەی گەرمیان بەرزە، بە تایبەتی وڵاتی سعودیە، وڵاتی بەرازیل، ئەمانە وڵاتە گەرمە، هەروەها هەند ئەبینی ئەمڕۆ مردنیەک و توشبوونێکی زۆری هەیە، بۆیە بەڕاستی بەداخەوە ئەو چاوەڕوانی ئەمان کرد کە پلەی گەرمی هەیبێ لەسەر نەخۆشیەکە کە زۆر زانکانش ئەو چاوەڕیانە هەبوو بەداخەوە بەو شێوە دەرنەچوو. بۆچی سیستەمی بەرگری ڤایرۆسی ئەمەکە کاروان حوسێن و سیوێتی بۆچی سیستەمی بەرگری ڤایرۆسی ئەنفلۆنزای وەرزی ناناسێتەوە بەراورد تووشی برام کاک کاروان حوسێن، بەڕاستی ئەم ڤایرۆسەکان ئەو وەرزیانە میوتیشن بەسەریانە هەیە هەموو ساڵێک، ئەو میوتیشنانە وای لێ کاتە کە ڤایرۆسەکە شێواز و ستراکچەری ئەگۆڕێ بۆی جارێکی ترکە ڕاتە ناولەشی مرۆڤۆ ئەو ئەنتی بەدانە ئەو دژەتانی کە دژ بە ڤایرۆسەکە دروست بووە بۆ جاری دوو هەم کەچێتە ناوی لەشیوە ئەو دژەتەنە نایناسێتەوە بۆیەوە کە مرۆڤەکە تووشە بێتەوە. ئایا ئەم ڤایرۆسە بواری ئەوە هەیە میوتیشن بەسەریات بێتە ڤایرۆسێکی تر؟ بەڕاستی چونکە ئێمە وەکو باسمان کرد کۆرۆنا ڤایرۆس بە قۆناغی زۆرە چۆ تاکو گەشتوتە ئێرە و زۆر میوتیشن بەسەریات و جۆری تازە لێ دروست بووە، بۆیە زانکان پێشبینی ئەوە کەن دوای چەند ساڵێکی تر لەوە چێ ئەم ڤایرۆسە میوتیشن بەسەریا بێت. ئەو کاتە زۆربەی احتیمالەکان بۆ ئەوە چەگەر میوتیشن بەسەریا بێ ڤایرۆسەکە خۆی لەناو بدا، بۆیە فێتاڵەتی یانەک و بێتە هۆکاری ئەوەی کە سێنسیتیڤ نەبێ بۆ ئیمیون سیستم نەچێتە لەشی مرۆڤ، یان احتیمالی ئەوەش هەر هەیە ئەگەر بێت و خراپتر بێ یانەکە خۆی بمێنە گۆڕەکانی بەسەریا بێ. بەڕاستی ئەوە نازانرێت و تێڵینەوە بۆ ساڵانی داهات و بزانین چی ڕۆدا. وابزانم هیچ پرسیارێکی تر نەما، ئەگەر زۆر سوپاستان دەکەم و هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان دەخوازم. کاک سەنگەر ئەڵێ ئەمە پەتایەکی تەندروستی عێراق وتێتی پەتایەکی سیاسیە، خۆتان لە دابوونەرێتەکان لەمێنە کۆبوونەوەی لەگەڵ بەڵێ ئەوەم بینی ئەو ڤیددیۆم بینی بەداخەوە بەڕاستی لە وڵاتەکانە سەرۆک وەزیران و وەزیرەکان کاتێ دێنە سەر شاشە و قسە ئەکەن کەسێکی زانا لەگەڵیانە پێش ئەوە پرسوڕایش بەو زانانە ئەکەن بەوەی کە وتەکامیان باسکەن، بەڵام بەداخەوە لە وڵاتانی خۆمان ئەو شێوە نییە و ڕۆژانە لە وڵاتانە ئەبینیت هەموو ڕۆژێک داتاکان ئەخرێتە پێش لە تەلەڤیزیۆنەکانە و ئەخرێتە پێش بەرچاوی خەڵکی بزان داتاکان چۆنە و بەرزترین سوڵتەی وڵاتەکە دێت داتاکان ئەرزەکات و ڕۆژانە لەسەر ئەو داتانە کە بەڵاویەکەنەوە پرۆژەی نوێیان هەیە و چۆن بکەن بۆ ستێپی داهاتوو یا بۆ ستێپەکانی تر بەپی داتاکان ئەمان ئەجوڵێن و کارەکەن بۆەوەی کە کۆنتترۆڵی ئەم نەخۆشی لە بکەن. بەڵام حساب نەکردن و حساب نەکردن بەو داتانەی کە هەیە بەڕاستی دۆخەکە زۆر بەرەو دۆخەکی مەترسیدارە بە. زۆر سوپاس دەکەم و خواتان لەگەڵ. سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.